سانا ئەو گەنجەیە ماوەی 15 ساڵە کاری دیکۆرات و دیزاین بۆ خانوو دەکات لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و گەیشتنی بە هەرێمی کوردستان بیر لە دروستکردنی ئامێری ڕشاندنی دەرمانی دژە ڤایرۆس دەکاتەوە تاوەکو ئێستاش 4 ئامێری دژە ڤایرۆسی بە هاوکاری ستافەکەی دروست کردووە و پێشکەشی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کردووە. تێچووی هەر ئامێرێکیش 1800 دۆلارە و دەتوانێت ڕووبەرێکی فراوان دەرمانڕێژ بکات. بەڵام لەخوا بەزێت نەزەحەتێکی باشیێنە ئێستاش بابەتمان چەند دانێکی کە دروست دەکەین بۆ هەموو پارێزگاکانی کوردستانی ئینشاءالله. ئێستا حالیان وەکو دروستکردنتان 4 دانەمان هەیە. دەتوانین ڕۆژانە 2 دانەیەکە دروستکەین هەر ڕۆژی 2 دانە بۆ هەر سەعات ئیشکردن تقریبا 200 لتر دەرمانی پێویستە. ئەمە پێویستمان مەسەلەن بۆ اقتصادیەکەی چۆنە اقتصادی بەکارهێنانی دەرمانەکەی زائیدەن سورعاتی دەرمانەکە بگاتە چەند بۆ ماڵەکان بڕە دەتوانین مەسەلەن بزە خۆشتی گەورەتی بۆ دانین بەس دەرمانەکە چکە ئی خۆمان نییە لە دەرەوە بۆمان دێ فکریۆشمان کردەوە بە کەمتر سەرفکەین. هەمووی تێچووەکەی لەسەر خۆمانە کەس هاوکاری نەکردوین. تقریبا نزیکەی 1800 دۆلاری دەوێت بۆ هەر جیازێک. دیزایەنەمان حازر بوو بۆ پۆلیس هاتوچۆ شوڕتا ئاسایش. ئەو کەرستانەی لە ئامێرەکە بەکارهاتوون کەرستەی سادەن و بۆ شێوازی دیزاینەکەشی سوود لەو ئامێرانە وەرگیراوە کە لە وڵاتی چین بەکارهاتووە و ئەو ئامێرانەش لە توانایەندایە دەرمانی دژە ڤایرۆس 14 بۆ 30 مەتر بپڕژێنن. ئەو جیازە لە ئەوە پێک دێت هەیکەلێک لەگەڵ فانێک لەگەڵ ئامێرێکی برێن زاخیتە وەکو نۆزل بە شێوەی نۆزل ئاوەکەی پەردەکە ئەو دەرمانێکە تێدا دەیڕشێنی بیدایەتیش کە ئەو فکرەمان لە هادیانی بەو کەلوپەلانێک کە لە بەردەستمان بوو شتی سادە بوو بەڕاستی ئەومان دروست کرد ئەلحەمدولیلا نەجاحەتێکی باشی هینە. ئێستا شوا لە بەردەستماندا تقریبان 4 دانەیت کە دروست دەکەین بە شێوەی زەخمتر. دیزاینەکەمان گۆڕی ئەگەر بینێ پێش ئەوان بیدایەتەکان کە شێوەی خڕ بوو ئێستا ئەویان تقریبان لاچێ شەیە نوێیەکان دەس ئەو شێوەی دروست دەکەین کە فکرەی زیاترمان وەرگرتێ لەو ئیشێ. ئامێرەکە لە ئێستادا پێویستی بە کەسێکە بەکاری بهێنێت و جوڵەی پێ بکات بەڵام سانا و تیمەکەی لە پلانیاندایە ئامێریکی دیکە بەرهەمبێنن با شێوازی ئۆتۆماتیکی کار بکات و توانای پڕژاندنیشی 2 هێندە لێ بکەن. پلانمان وەڵا زۆر شتە مەسەلەن ئێستا حالیان لەگەڵ کاک ئەحمەد خەریکین ڕۆبۆت دروست دەکەین وەکو ڕۆبۆتێکی بۆ حەریق بە ڕیمۆنت بڕوە ئەو جیازیان عینەن وەختمانە لە بۆری کاتەکەمان کەمە ئەوە هەر ئەمێنێ ینی بۆ زۆر شتی کەتوانی بەکار بهێندرێ عینەن ئەوشیانەکەی نەڕیمۆنت ئەحجامی گەورە و گسکەتر دروست دەکەین بۆ دخولیەی هەموو سەیتەرەکان مەسەلەن هەر پارێزگایە کە دێت لە دخولیە دامان ناوەکو قەوەسێک دروست دەکەین بۆ هاتنە ژوورەوە هەموو سیارەکان تاقیم بکرێت لەسەری. وەک هەنگاوی یەکەم لە گەڕەکی کارێزانی شاری هەولێر لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە ئامێرەکە تاقی کرایەوە و ئاسانکاریەکی باشی بۆ تیمەکانی بەرگری شارستانی دروست کرد و توانیان لە ماوەیەکی کەمدا ڕووبەرێکی زۆری ئەم گەڕەکە دەرمان پڕژێن بکەن. سەرباز محەممەد گەلی کوردستان هەولێر.